جوانترین و گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کوژرانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕۆژیم لە سنووری بانە، مانگرتن لە خواردنی داود عەبدوڵڵاهی لە زیندانی کەراج، گواستنەوەی شەریفە محەممەدی لە زیندانی لاکانی ڕاشت بۆ زیندانی سنا، دەست بەسەرکردنی سەعید یوزی لە کامیەران، هێرشی پەهبادی بۆ سەر فڕۆکەخانەی هەولێر، بڕینزاربوونی 6 کرێکار بەهۆی تەقینەوەی کوورەی کارگەیەک لە سمنان، لە سێدارەزانی جەبەندکراو لە زیندانەکانی بیرجەند، کەرەج، شیراز و مشکین شار و خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان. درێژی هەواڵەکان. کوژرانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕۆژیم لە سنووری بانە. ڕۆژی شەممە 9 بەفرانباری 1402 کۆڵبەرێکی خەڵکی گوندی قەباغڵووی سەر بە شاری سەقز بە ناوی ئەحمەد سادقی تەمەن 32 ساڵ بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕۆژیم لە سنووری هەنگەژاڵی بانە گیانی لەدەستا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، ئەحمەد سادقی لە حاڵێکدا هیچ بارێکی پێ نەبووە بەبێ ئاگادارکردنەوە لەلایەن سەرکوتگەرانی ڕۆژیمەوە دراوەتە بەر دەستڕێژی گولە و دەست بە جێگیانی لەدەستاوە. شاینی باسەکە ناوبرا و خێزانجار و باوکی منداڵێکی تەمەن 9 ساڵە. لە هەواڵێکی دیکەدا کۆڵبەرێک بە ناوی یەحیا وەیسی بەهۆی هەڵدانە بەرد بەسەریدا لە سنووری نەوستود بریندار و ڕەوانەیە نەخۆشخانە کراوە. گیانەدەستانی کرێکارێک لە شاری ورمێ. ڕۆژی شەممە 9 بەفرانبار کرێکارێکی خەڵکی پارێزگای ورمێ بە ناوی یونس عەلیزادە بەهۆی نەبوونی منی شوێنی کارگیانی لەدەستا. بە پێزانیاریەکانی یونس عەلیزادە خەڵکی گوندی بەرازانی سەر بە ناوچەی مرگەوەری سەر بە پارێزگای ورمێ بووە و لە یەکێک لە کارخانەکانی ناوچەکە کاری کردووە. ناوبراو لە کاتی کارکردندا بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار و کەرەستەی خۆپاراستن تووشی سووتانی جەستە بووە و گیانی لەدەستاوە. مانگرتن لە خواردنی داود عەبدوڵڵاهی لە زیندانی کەرەج. داود عەبدوڵڵاهی زیندانی بیرمەندی مەحکوم بە ئیعدام لە ڕۆژی سێشەممە 5 بەفرانبارەوە پاش گواستنەوەی بۆ بەندی تاکە کەسیمانی لە خواردن گرتووە. بە پێزانیاریەکان ڕۆژی شەممە 9 بەفرانبار بنەماڵەی داود عەبدوڵڵاهی لەگەڵ بیستنی هەواڵی ئیعدامکردنی چوونەتە کەرەج، بەڵام لەوێ زانیویانەکە هەواڵەکە ڕاست نییە و کوڕەکەیان مەترسی لە سێدارەزانی لەسرە و 5 ڕۆژە مانی لە خواردن گرتووە. ناوبراو بە بنەماڵەکەی وتووە حکومی لە سێدارەزانی ڕۆژی یەکشەممە 10 بەفرانبار یان ڕۆژی پێنجشەممە 14 بەفرانبار جێبەجێ دەکرێت. جێگای ئاماژەیەکە داود عەبدوڵڵاهی لەگەڵ 6 هاوڵاتی دیکە بەناوەکانی قاسم ئابەرسە، ئەنوەر خزری، ئەیوب کەریمی، فەرهاد سەلیمی، کامران شێخە و خەسرە و بەشارەت بە تۆمەتی فسادولفیل ئەرز و هۆڵی تێکزانی ئەمنیەتی نەتەوەیی بە ئیعدام مەحکوم کرابوون و حکمی سێدارەی قاسم و ئەیوب جێبەجێ کراوە. گواستنەوەی شەریفە محەممەدی لە زیندانی لاکانی ڕاشت بۆ زیندانی سنا. پاش تێپەڕبوونی 3 هەفتە بەسەر کاتی دەست بەسەرکردنی شەریفە محەممەدی چالاکی کرێکاری ڕاگیراو لە زیندانی لاکانی ڕاشت، ناوبراو لە پەیوەندیەکی تەلەفۆنی کورددا بە بنەماڵەکەی وتووەکە بۆ زیندانی سنا ڕگوازراوەتەوە. شەریفە محەممەدی ڕۆژی 14 سەرماوەزی 1402 لە کاتی چوون بۆ سەرکارەکەی دەست بەسەر و لە دەست ڕاگەیشتمە پارێزەر و شاو پێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکرا. باسپۆرسی لە قیشواری دادسەرەی ڕێژ داخوازی سیروس فەتحی هاوژینی ناوبراوی بۆ بەدواداچوون بۆ پەروەندەکەی قبوڵ نەکردووە و ڕێگەیان پێ نەداوە سەرزانی ئەو ناوەندە خەزایە بکات. بە وتەی سیروس فەتحی، شەریفە محەممەدی بەبێ ئاگاداری بنەماڵە و پارێزەرەکەی بۆ زیندانی سنا گوازراوەتەوە. دەست بەسەرکردنی سەعید یوزی لە کامیەران. لە ڕۆژانی ڕابردوودا سەعید یوزی چالاکی کرێکاری خەڵکی کامیاران لە هێرشی هێزەکانی ئیتڵاعاتی سوپای پاسداران بۆ سەرماڵەکەی دەست بەسەر کراوە. سەعید یوزی لە چالاکانی کرێکاری و ئەنجامی کۆمیتێ بەدواداچوون بۆ دامەزراندنی ڕێکراوەی سەربەخۆی کرێکاریە.
ناوبراو ڕۆژی 5 بەفرانباری 1402 لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. وێڕای سێپەڕبوونی 4 ڕۆژ بەسەر کاسی دەست بەسەرکردنی ئەو شاڵەکە کرێکاریە هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسی لە بەردەستانیە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. هێرشی پەهبادی بۆ سەر فڕۆکەخانەی هەولێر. شەوی شەممان 9 بەفرانباری 1402 گروپی مقاومەی ئیسلامی عێراق بۆ جارێکی دیکە لە ڕێگەی پەهبادەوە هێرشی کردە سەر بنکەی سەربازانی ئامریکایی لە فڕۆکەخانەی هەولێر و زیانی مادی لێکەوتەوە. بە وسەی هێزەکانی یاسایشی هەولێر درۆنەکە لە نزیک قەڵای نوێ کە نزیک لە فێرگەی مەشقی زێرڤانیا کۆتۆتە خوارەوە. بە پێزانیاریەکان درۆنەکە لە ئاسماندا پێکراوە و لە کامی بەربوونەوەی پارچەکانی زیان بە چەند دوکان و ئۆتۆمۆبیل لە ناوچەکە گەیشتووە. هێزی مقاومەی ئیسلامی عێراق کە لەلایەن ئێرانەوە پشتیوانی دەکرێت لە ڕاگەیاندنێکدا بەرپرسیارەتی هێرشەکەی لاستۆ گرتووە. لە سەرکارکێشانەوەی کرێکارانی کارخانەی قەندی خاوەرمیانە لە شوش. ڕۆژی شەممان 9 بەفرانبار کرێکارانی کارخانەی قەندی خاوەرمیانە لە شارستانی شوش لە نارزایتی بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. بە پێڕاپۆرسەکان کرێکارانی کارخانەی قەندی شوش لە ئاستنەزانی هاغدەست و مەزایە دۆخراوەکانیان ناڕازین و خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، گۆڕانی دۆخی پیشەیی، جامەزراندنی ڕێکخراوەی کرێکاری سەربەخۆ، نوێکردنەوەی قەراردادەکان و چوونە سەرەوەی ئاستی هاغدەست بە پێهێڵی هەژاری بوون. کۆبوونەوەی معالمانی خەریج خەدەمات لە یەست. ڕۆژی شەممان 9 بەفرانبار معالمانی خەریج خەدەمات لە شاری یەزد بۆ شەشەمین ڕۆژی بەردەوام لە نارزایەتی بە جێبەجێ نەکردنی خۆستەکانیان لە بەردەم و سانداری کۆبوونەوە. معالمانی خەریج خەدەماتی یەزد خوازیاری گۆڕانی دۆخی پیشەیی، نوێکردنەوەی قەرارداد، پێدانی هەغدەستە دۆخراوەکان، بردنە سەرەوەی ئاستی هەغدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی و هاوسانسازی هەغدەستەکانیان بوون. معالمانی خەریج خەدەمات ڕایان گەیاند کە ئەگەر داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت کلاسەکانی دەرس جادەخەن. برینداربوونی 6 کرێکار بەهۆی سەقینەوەی کوورەی کارگەیەک لە سمنان. ڕۆژی شەممە 9 بەفرانبار بەهۆی چەقینەوەی کوورەی یەکێکی سەنعەتی لە شارستانی گەرمساری سەر بە پارێزگای سمنان 6 کرێکار بریندار بوون. بە پێڕاپۆرسەکان چەقینەوەی کوورەی یەکێکی بەرهەمهێنان لە شارۆچکەی سەنعەتی گەرمسار بۆتە هۆی برینداربوونی 6 کرێکار کە باری تەندروستی 2 کەسیان ناجێگیرە و 4 کرێکاری دیکە برینەکانیان سووکە و لە نەخۆشخانە دەرمانی پێویستیان وەرگرتووە. دەست بەسەرکردنی ئێبراهیم ساوالان لە ئەردەبیل. چالاکێکی مەزەنی خەڵکی ئەردەبیل بە ناوی ئێبراهیم ساوالان ڕۆژی شەممە 9 بەفرانبار لە هێرشی هێزەکانی ڕۆژیم بۆ سەر ماڵی باوکی دەست بەسەرکرا. بە پێزانیاریەکان هێزەکانی ئێجارەی سڵاتی مشکین شار لە پارێزگای ئەردەبیل هێرشیان کردووەتە سەر ماڵی باوکی ئێبراهیم ساوالان لە ناوچەیە میرکەندیە و شارە و وێڕای پشکنینی ماڵەکە دەستیان بەسەر هەندێک لە کەلوپەلە شەخسی ناوبراودا گرتووە. شاینی باسەکە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئێبراهیم لە بەردەستان نییە. لە سێدارەدانی جە بەندکراو لە زیندانەکانی بیرجەند، کەرەج، شیراز و مشکین شار. ڕۆژانی شەممە و یەکشەممە 9 جەی بەفرانبار حکمی عەزامی 6 بەندکراو لە زیندانی بیرجەند، بەندکراوێک لە زیندانی عادڵابادی شیراز، 2 بەندکراو لە زیندانی مشکین شار و بەندکراوێک لە زیندانی قەزەڵحەساری کەرەج جێبەجێکرا. بەیانی شەممە 9 بەفرانبار حکمی عەزامی 3 بەندکراو بەناوەکانی ئەسگەر عەبدوڵڵاهی، عەباس فەرەج ئۆغڵی لە زیندانی مشکین شار و عەبدۆل شاوالی خەڵکی ئیلام لە زیندانی قەزەڵحەساری کەرەج بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر جێبەجێکرا. هەروەها بەیانی یەکشەممە سزای لە سێزارەدانی 6 بەندکراوی بەلوچ بە تۆمەتی بازرگانی بە مادەی هۆشبەر لە زیندانی بیرجەند جێبەجێکراوە
کە ناسناوی یەکێکیان بریتیە لە شیر ئەحاد سەرنجرانی. لەلایەکی دیکەوە حکمی ئاجامی بەندکراوێکی بەلوچ بە ناوی نور ئەحاد قەندەرزەهی تەمەن 33 ساڵ بە هەمان تۆمەت لە زیندانی عادڵابادی شیراز جێبەجێ کراوە. دووە هەواڵ خۆپیشاندانی لایەنگەرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی شەمانەوەی بەفرامبار لایەنگەرانی فەلەستین و دژبەرانی شەڕ لە وڵاتانی ئیسرائیل، تورکیا، فەڕەنسا و بریتانیا دژ بە جینۆسایدی خەڵکی فەلەستین لەلایەن ئیسرائیلەوە خۆپیشاندانیان کرد. بە پێڕاپۆرسەکان هەزاران دژبەری دەوڵەتی ڕاستگەرە ئیسرائیل شەوی شەمە لە چەند شاریە وڵاتە وەکو تێلاڤیڤ و حایفا بەڕێپێوان خوازیاری ڕاگررتنی شەڕ و ئازادی دیلەکانی دەستی حەماس بوون. لە شاری قونیەی تورکیاش هەزاران لایەنگەرەی فەلەستین هەرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزەیان بە توندی شەرمەزار کردو. لە پارێسی فەڕەنسا و لەندەن لە بریتانیا لایەنگەرانی شەڕ خوازیاری ڕاگررتنی دەستبەجێ شەڕ بوون و حیمایەتەکانی یەکێتی ئەوروپایان لە دەوڵەتی ڕاستڕەوی ئیسرائیل مەحکوم کرد. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.